سڵاوتان لەبێت بینەرانی کورسات نیست مناوڕە تۆفیقم لاڵقێم شەوی بەرنامەی پانۆرامە پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ئەرکی هێزە سیاسیەکان لە پێشکەشکردنی خزمەت و هەروەها باشکردنی ژیانی خەڵکی کوردستان. بە نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەکانی ڕابردووە لە ئێستاشدا زۆرێک لە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان چێبڕچێ ئەوەیان دەکرد کە کام لایەنە دەتوانێت باشترین ژیان و باشترین گوزەران و باشترین ئاسایی شوارامی بۆ هەرێمی کوردستان دابین بکات. ئەوەی کە ئێمە بەسمانم شۆقسەی لەسەر بکەین ڕۆڵ یەکێتی لە باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی خەڵکی کوردستان لەو قەیران و دۆخە قورسانەی کە زۆر جاراتونەتە پێشەوە، هەروەها لەو گفتوگۆ و پەیوەندیانەی کە توانیوێتی بە پێی قورسایی و سەنگی خۆی هەم لە هەرێمی کوردستان هەم لەگەڵ بەغدا هەم لەگەڵ لایەنە سیاسیەکانی شیعە و سونە هەم لەگەڵ هەرێمایەتی و هەم لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکان ڕێشی بخات لە پێناو پێشخستنی دۆزی ڕەوای خەڵکی کوردستان. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم بەڕێز کاک زوبێر عوسمان ئەندامی سەرکردایەتیشێتی کە لە ستۆدیۆ لەگەڵمە بەخێربی. کاک زوبێر سپاس دەکەم کە ئامادەی لە بەرنامەی پانۆراما. هەروەها بڕیارە خاتوڕابی حەمەد لێپرسای مەڵبەندی بەغدای یەشێتی لە شاری هەولێر ئەویش لەگەڵمانە بەخێربی. خاتوڕابی حە سپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. بە ڕوخسەتی جەنابەت لە ستۆدیۆ لەگەڵ کاک زوبێر دەست پێ یەکەم. کاک زوبێر ئەمەوێ باز لە بۆ نمونە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین. ڕاستە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو و لە ئێستاش و لە زۆرێک لە قۆناغەکاندا یعنی یەکێتی بەشێک بووە لە پێداویستیەکانی خەڵک، بەشێک بووە لەو لایەنەی کە زۆرێک لە خەڵکی کوردستان بڕوایان پێی هەبووە. زۆر جار یەکێتی توانیوێتی ئەوەی کە ژیانی خەڵک مەبەستێتی بەدەستی بێنێ، بەڵام زۆر جاریش گلەیی و ڕەخنە و گازندەی لەسەر بووە. ڕۆڵی یەکێتی بەگشتی لە ئێستادا چۆن هەڵەسەنگێنی کاک زوبێر؟ سپاس کاکە هاوڕێ بۆ جەنابێت، بۆ ستافەکەت، بۆ پانۆراما و کورسات. سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ بینەران و بیسەران. سپاس بۆ هەواڵی خۆشەویستی شۆم ڕابیحەخان کە لە هەولێر لەگەڵمانە. سەبارەت بە ئەو بەرنامانەی کە ئێستا دەستمان پێکردووە، هەم ئەنجومەنی سەرکردایەتی لە 25 کۆبوونەوەی خۆی ئەنجامدا و هەم هەواڵانی هاوسەرۆک کۆبوونەوەکانیان لەگەڵ ئەنجومەنی مەکتەبەکان لەگەڵ ئەنجومەنی مەڵبەندەکان دەست پێ کردووە و خاڵە جەوهەریەکە ئەو پرسیارەی جەنابتە دوجار هەمومان لە پێناو خەڵکی کوردستان، لە پێناو ئەوەی چۆن بتوانین بژێوی ژیانی خەڵکی کوردستان و ئەو قەیرانانەی بەرۆکی میلەتەکەمانی گرتبوو لە ماوەی ڕابردوو کە ئەمڕۆ خشتەی کاری کۆبوونەوەکە چەند خاڵێک بوو، بابەتی کۆنگرا بۆ ئاستەنگەکانی بەردەم کۆنگرا، هۆکارەکانی دواکەوتنی کۆنگرا، سەرکەوتنی کۆنگرە و بەستنی کۆنگرا و لە دوای کۆنگرا چیمان کردووە بۆ ناوخۆی حیزبەکەی خۆمان و چیمان کردووە بۆ دەرەوەی حیزبەکە لەسەر مستەوای کۆمەڵانی خەڵکی کوردستان، لەسەر مستەوای دیفاعکردن لە خەڵکی کوردستان و گەلەکەمان و دابینکردنی بژێوی ژیان و قوتی خەڵک و ئەو ڕێکەوتنە گرنگانەی لەگەڵ بەغدا ئەنجام دراون بە پێداگیری یەکێتی، بە حەکیمی سەرکردایەتی یەکێتی و هاوسەرۆکانی یەکێتی، بابەتی لامەرکەزیەت و کۆمەڵی بابەتی تر کە هەمویان پەیوەندیدارن بەو پرسیارانەی جەنابێت هەمووی لە پێناو ئەوەیە چۆن ئێمە پارێزگاری لە خاچی کوردستان بکەین، چۆن پارێزگاری لە خەڵکی کوردستان بکەین، چۆن بژێوی ژیانی خەڵکی کوردستان ئەگەر بەراوردێکی دوای کۆنگرەی یەکێتی تەنانەت پارساڵ بە ئەم ساڵ بکەی گۆڕانکاری یەکجار گەورە ئەبینی لە بارودۆخی خەڵکی کوردستان. پار بە هەمووی توانیمان لە 12 مانگ 5 موچە بدەین حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو 5 موچەیە 4 بە لێبڕین بوو، 1 موچە بەکامدی بوو. بەڵام ئەم ساڵ تازە پێمان ناوەتە ناومانجی 6 موچەکان لە کاتوساتی خۆی ڕۆژێک 2 ڕۆژ دواکەوتبێ ئەجینا سەرجەم موچەکان دراوە. ئەوە پێداگیری یەکێتی، ئەوە دەستکەوتی یەکێتی کە پێشکەشی کۆمەڵانی خەڵکی کوردستانی کرد لە ئەنجامی ئەو ڕێکەوتنەی کە یەکێتی پێی وابوو دەبێ ئێمە بگەڕێینەوە بۆ ڕێبازی سەرۆک مامجەلال. سەرۆک مامجەلال کە ئێمەی جێهێشت و وەکو یەکێتی باجماندا، بەڵام لە پێناو گەلەکەمان بەجێ هێشتین بەرەو بەغدا بەڕێکەوت پێی وابوو مافی میلەتەکەمان لە بەغدایە. ئەوە بووە بە بابەتێک کە لە واقعی ئیشکردنی هەموو لایەکمان وە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوەیان بۆ ڕوون بووە کە جەنابی مامجەلال چەند حەکیمانە چەند بە ژیرانە مامەڵەی کرد و چۆن توانی تا لە ژیان بوو تا لە بەغدا بوو هەم بووە چەترێک
چەتری کۆکردنەوەی هێز و لایەنە سیاسیەکە عێراقیەکانیش نەک هەر کوردستان هەم بووە پارێزەری مافەکانی میلەتەکەمان بە 2 هەفتە دوای سەرۆک مام جەلال بە 2 هەفتە شتێک بە ناوی ڕیفراندۆم لە بەرگێکی نەتەوەی داتاشرا نیوەی خاکمان لەدەستدا و ئەو قەیرانانەی ڕوبەڕوومان بووە بەداخەوە ئەوە بۆشایی گەورەی جەنابی مام جەلال بوو هەر ئەوەش بوو باجی گەورەشماندا کۆنگرەشمان لە کاتی خۆی بۆ نەجی وەکو حیزب ینی ئێمە جەنابی مام جەلال دەست پێشخەری کرد باجی بە یەکێتیدا لە پێناو گەلەکەی ڕۆیشتە بەغدا یەکێتی جێهێشت دواتر نەخۆش کەوت دواتر وەفاتی کرد ئەمە من دایمەن ئەڵێم هەمومان بەنیوە مام جەلال بە تەنها بەنیوە بە نیوەی یەکێتی ئێستا لە گۆڕەکەش هەر نیوەیە بە هەمومان ئەوانەی تر نیوەکەی ترین چونکە بێ ئەوی بەجێهێشتنی یەکێتی و هەرێمی کوردستان تووشی زۆر ئاستەنجی گەورەی کردن کاریگەری تا ئێستاش بەسەر کە ئەمە ڕێبازی سەرۆک مام جەلال بوو بێ کە ئەمە نەهجی یەکێتی بێ دوای سەرۆک مام جەلال بەڵام لە واقعە ینی خەڵکی کوردستان هەمیشە ینی ڕۆڵ یەکێتیان ڕاستە بەرز هەڵسەنگاندووە بەڵام هەندێک جار ینی گلەکانی خەڵکی کوردستان ئاشکرا بووە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بیانووی ئەوەی کە یەکێتی هەندێک جار لە نەهج و سیاسەتی هەم سەرۆک مام جەلال ئەو دروشمانەشی کە یەکێتی لەسەری دامەزراوە لایداوە بۆ لاتانداوە بۆ نەتانتوانیەوە دروشمانە بە تەواوەتی بچەسپێنن بۆ خەڵکی کوردستان بەڕاستی یەکێتی لە بۆشاییەک دروست بوو کە هیچ ئومێدێک بۆ خەڵکی کوردستان نەمابوو دوای ئاشبەتالکردنی گەورەترین شۆڕشی کورد بوو کە ناسراوە بە شۆڕشی ئەیلول ئەو کات هات وڵامی قۆناغی ئەو کاتی دایەوە طبعاً حەکیمی ڕابەر و سەروەر و تاج سەرمان جەنابی مام جەلال یەکێتی لەدایک بوو و خەباتی چەکداری دەست پێ کرد وڵامی قۆناغ بە قۆناغ و وێزگە بە وێزگەی گەلەکەمانی دایەوە لە ناو قوڵایی و لە ناو هەناوی کۆمەڵانی خەڵکی کوردستان هەڵ قوڵایەکێتی بۆیە خەڵک گلەی لە یەکێتیەکە ڕەخنە لە یەکێتیەگری پێی وایە دەبێ یەکێتی بارودۆخی خەڵکی کوردستان چاک بکە خاچی کوردستان پارێزێ چونکە یەکێتی هات و بڕیاریدا لە پێناو خەڵکی کوردستان جەنابی مام جەلال هات و بڕیاریدا هەموو ئامادەیەک وڵامی هەموو وێزگە و قۆناغەکە یەک لە دوای یەکەکان بداتەوە ئەوێ ڕۆژێ زۆر کارەساتێکی گەورە بوو کە میلەتی کورد ڕوبەڕووی ئەو هەموو نەهامەتیە بووە ئەو هەموو پیلانجێڕیەی وڵاتانی هەرێمایەتی تەنانەت بەشێک لە وڵاتانی تری دنیای دەرەوەش نەک هەر هەرێمایەتی وە لە ناوخۆی عێراقیش ڕوبەڕووی ئاستەنجی گەورە بووە بەڵام یەکێتی هات بڕیاریدا لە پێناو گەلەکەی لە پێناو خاکەکەی لە پێناو وڵاتەکەی و شەهیدەکانمان شایدی وەگەواهیدەری ئەو ڕاستیانن سەرکردەکانمان فەرماندەکانمان ئەفسەرەکانمان پێشمەرگە قارەمانەکانمان ئەو هەموو خوێنەی لە پێناو میلەتەکەمان و لە پێناو خاڵەکانی خەڵک لە جێ خۆیان بۆ کاکزوگەر هەر کەسوکاری شەهیدەکانی خۆمان گلەیمان لێ بکەن مافی خۆیانە خەڵکی تر گلەیمان لێ بکە مافی خۆیانە ئیرادەی ئەو خەڵکە بوو ئیرادەی پێشمەرگەی دێرین کەمەندامی سەنگەر زیندانی سیاسی ڕێخستنی دێرین جەماوەری یەکێتی ئەو کادیرە بەهێزە خۆڕاگر و جوامێرانە وای کرد کە یەکێتی جارێکی تر خۆی بنیاد بنێتەوە خۆی ڕێک بخاتەوە کۆنگرە بگرێت پێداگری بکە لەسەر ڕێکەوتن لەگەڵ بەغدا لە پێناو میلەتەکەمان لەسەر لامەرکەزیەت لەسەر بابەتی هەڵبژاردن ئامار بە سیستەمکردنی دام و دەستگایەکانی یەکێتی گەیشتوینە ئاستێک ئێستا خۆمان گرتەوە خۆشبەختانە و هەنگاو ئەنین بەرەو کاری گەورەتر بەرەو بەدیهێنانی مافە بەدینە هاتووەکان دێمەوە لات بە تایبەتی بۆ قۆناغی دوای کۆنگرە و دوای نوێبوونەوەی یەشێتی بزانین یەشێتی لەو بوارەیەچی کردووە سپاس دەکەم کاک زبێر دێمەوە خزمەت جەنابەت بەڵێ خات و ڕابێ حەمەد لە بەسای مەڵبەندی بەغدا یەشێتی سپاس کە لە هەولێر لەگەڵ بای دووبارە ڕۆڵی یەشێتی نیشتیمانی کوردستان وەکو کاک زبێر ئاماژەی پێدا لە سەردەمانی سەرۆک مام جەلال لە بەغدا ڕۆڵێکی بەهێز بوو و ڕۆڵێکی کاریگەر بوو و سەنگی یەکلاکەرەوەی زۆرێک لە کێشەکان بوو لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستان و مافەکانی خەڵکی کوردستان بەڵام یەشێتی نیشتیمانی کوردستان لە ماوەکانی ڕابردوو لە قۆناغە سەختەکانی دیکەدا هەندێک لە خەباتی سیاسی و دیبلۆماسی لە بەغدا هاتە دواوە ئێستا قۆناغی خەباتی یەشێتی لە بەغدا چۆن هەڵەسەنگێنن بە حکمەوەی کە جەنابتان بەرپرسی مەڵبەندی بەغدایە و حیزبن فەرموو
بەڵێ سپاس ئەو کاتە باش سلااو بۆ بینەرانی بەڕێز و سلااو ڕێزم بۆ هەواڵی بەڕێزم کاک زبێر بە تایبەت ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنە عێراقیەکان و ڕۆڵیشی لە حکوومەتی ئیتیحادی عێراقا ئەگەر بینەوە بۆ ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی لە دوای ڕوخانی ڕژیمی بەعاس کە بە سەرۆکاتی مام جەلال هێزە کوردیەکان گەڕانەوە بەغداوە گفتوگۆی لایەنە سیاسەکان دەستی پێکرد بۆ پێکەنانی شێوازی ئیدارەدانی عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی بەعاس و هەروها چۆنیەتی نووسینەوەی دەستور و ئەو دەستورە چۆن بتوانێت ببێتە پارێزەری مافی هەموو پێکاتەکانی عێراق ئەو بوو کە بە تایبەتی ڕۆڵی مام جەلال و هەندێک لە سەرکردەی کوردیش کە بەشداریان تێدا کرد بەڵام زیاتر مام جەلال توانی هەموو سەرکردە عێراقیەکان لەبەر ئەوەی لە قۆناغی ئۆپۆزیسیۆن بوونی لایەنە عێراقیەکان لە دەروی وڵاتە زیاتر مام جەلال وەکو کەسایەتێکی ناسراوی گۆڕەپانی سیاسی عێراقا وەکو سەرکردەیەکی کورد کە ئەو کاتی سەدام حوسێن لێبوردنی بۆ هەموو ئۆپۆزیسیۆنی عێراق بە تایبەتی کوردەکان دەرکرد جگە لە مام جەلال. مام جەلال کەسایەتێکی دیاری لەوە دەرچوو بوو کە تەنها وەکو سەرکردەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بەڵکو وەکو کەسایەتێکی دیاری عێراقی و کەسایەتی دیاری نێودەوڵەتی ناسرا بوو توانی لایەنەکان کۆ بکاتەوە و دەستوری عێراق بە شێوازێک بنووسرێتەوە کە ببێتە پارێزەری مافی هەموو پێکاتەکانی عێراق بە تایبەتی گەلی کوردیش و هەر ئەم کاتە لەم قۆناغەدا ڕۆڵی مام جەلال زیاتر بەرەو پێشچووە زیاتر کاریگەری هەبوو لە گۆڕەپانی سیاسی عێراقا ئەوەش کە کاریگەریشی لەسەر ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەبوو لە عێراقدا بەڵام بەداخەوە لە دوای کۆچکردنی مام جەلال یاخود پێشەوە نەخۆشکەوتنی مام جەلال دوورکەوتنەوەی لە گۆڕەپانی سیاسی عێراقا ڕاستە تەنها مانەوەشی ئەگەر قسەشی نەکردبایە لایەنە عێراقیەکان هەمویان هەر سەردانی کوردستانیان کردبایە سەردانی دەبەشانیان دەکرد و چاویان بە بەڕێز مام جەلال دەکەوت ئەگەر بەهاتایە مام جەلال تەنها بیتوانی بە قسەش بکات دڵنیا بم لەوەی لە قۆناغی ئێستاشا سەرۆکایەتی کۆمار دەچوە دەباشان پێویستی بەوە نەبوو مام جەلال بچێتەوە سەرۆکایەتی کۆمار چکە بەپێی دەستوری عێراقا تەنها دوو خولبۆی هەبوو خۆی کاندید بکاتەوە بەڵام دڵنیا بم لەوەی ئەگەر مام جەلال لە ژیان مابایە نەک تەنها بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو بۆ عێراقیش سەرۆکایەتی کۆماری عێراق لە باتی لە بەغدا بێ دەچوە دەباشان ئەمە لێرەدا ئەوە دەگەێنێت کە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی مام جەلال زۆر کاریگەری بە لە گۆڕەپانی سیاسی عێراقا بۆیە لایەنە عێراقیەکان ئەوەندەی کە لە بەغدا بوویمە لە قۆناغی زیازێ لە بەغدا حزورم هەبووە پێیان وا بووە هەمیشە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان لە واجهەی هێزە کوردیەکان بێ لە بەغدا بۆ گفتوگۆکردن لەگەڵایەن لە سیاسەکانی عێراقا ئەوەش بخۆشبەختانە لە دوای کۆنگرەی چاری یەکێتی نیشتیمانی کوردستان و بە سەرۆکایەتی هاوسەرۆکانی بەڕێز چەندین جار وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی هەر یەکێ لە هاوسەرۆکانی بەڕێز کاک لاهور و هەندێک جاری بە سەرۆکایەتی کاک بافێڵ سەردانی بەغدایان کردە و چاویان کەوتە بەلایەنە سیاسەکان پێشوازیەکی گەرمی لێکراوە وەفدی یەکێتی و حیساب بۆ ڕۆڵ و کاریگەری یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت وەکو حزبش ئێمە کە لە بەغدا لە بۆ هەر لایەنە عێراقیەکانی و تەنانەت لە شەقامیشە ئەگەر لە شوێنێک وا پێویست بکە خۆمان پێشکەش بکەین برێن فلان حیزبین یەکێتی نیشتیمانی کوردستان یەکسەر دەرن حیزبەکەی مام جەلال ڕێزێکی تایبەتی دەبێت باشەکەواتە ئەتوانین بڵێن لە دوای کۆنگرە لە دوای سەردانە بەردەوامانی هاوسەرۆکانی یەکێتی بۆ بەغدا ئێستا ڕۆڵ و پێگەی یەکێتی ینی گەڕاوەتەوە ئەو واجهەی کە جەنابەت ئاماژەی پێدەی کە وەکو حیزبێکی کوردستانی ینی مامەڵەی لەگەڵ بکرێت لە چۆنەڵی مافەکانی گەلی کورد لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی پێکاتەیەکی سەرەکی ینی کوردستانەوە بەدڵنیاییەوە ئەمە زۆر کاریگەری هەبوو ڕنگدانەوەشی هەبە لە ناو گۆڕەپانی سیاسی عێراقا و بە تایبەتیش لەم قۆناغی دوایەدا کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی زۆریدا لەگەڵ لایەنە سیاسی کوردستانیەکان ڕێک بکەون بە تایبەتی بۆ هەڵبژاردننی داهاتوو بەیەکریزی نەتەوەیی و بەیەکریزی نیشتیمانی بچین بە بەغدا بۆ داواکۆچکردن لە مافەکانی گەلی کورد ئەو بوو لە سەردەستی هاوسەرۆکانی بەڕێز و سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تواندرا
هاوپەیمانی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دروست بکرێ وارووا لێ تێگەیشتن لەگەڵ دوو حیزبی ئیسلامیەکە یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی ئەنجام بدرێ ئەمە نەک کاریگەری لەسەر گۆڕپانی سیاسی کوردستان هەبێ یاخود جەماوەری ئێمە و جەماوەری لایەنە سیاسەکانی تر پێ دڵخۆش بن بەڵکو لە لایەنە عێراقیەکانیش ئەو کاتە زۆر لە حیزبە عێراقیەکان کە لە کاتی دیداردا لەگەڵ ئێمە هەستی خۆیان دەرەبڕی گوتیان ئەمە زۆر شتێکی لە ناکاو بوو بە ئێمە و دڵخۆشکەریش بوو بە لە هەمان کاتدا کە لە دواساتەکانی کۆتایی هاتن بە مۆڵەتی هاوپەیمانەتی ئەو هاوپەیمانەتیە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بە سەرۆکاتی کاگلاهور ڕاگەیەندرا ئەوە زۆر جێی دڵخۆشیە کە کورد دەتوانێت لە قۆناغی داهاتوودا بە هێزێکی زۆرەوە بتوانین بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنە هاوپەیمانەکان بتوانین بە هێزێکی زۆرەوە لە بەغدا ببێنە واجهەی هێزە کوردیەکان لە کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا و بتوانین داکۆچی بکەین لەسەر ئەو مادە دەستوریانەی کە بەرژەوەندی کوردی تێدا هەیە کوردستانیش بە تایبەتی هەرێمی کوردستان بۆ پاراستنی ئەم کیانەی کوردی کە هەرێمی کوردستانە و بۆیە زیاتر بۆ دڵخۆشن چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان خوێندکاری مام جەلالە و مەدرسەکەی مام جەلالە دەتوانی بە سیاسەتی چەپکە گوڵەکەی مام جەلال بە سیاسەتێکی میانڕەوانە بتوانێت لەگەڵ لایەنە عێراقیەکان گفتوگۆ بکە بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆشمان لە چوارچێوەی عێراقێکی ئیتیحادیدا و لە چوارچێوەی دەستوری عێراقدا کە خۆمان بەشێکی زۆری بەشێک هاوبەش بینە لە نووسینەوەی ئەم دەستورە دەست خۆشخات و ڕابێ حەدێم و خزمەت جەناب بە تایبەتی ینی ڕۆڵی یەکێتی لە یەکلایکردنەوەی هەندێک هاوکێشی سیاسی لە عێراق لە ڕووی پێگەی حیزبیەوە کە لە بەغدا لە ئێسادا چۆنە بەڵام دواتر وەڵامیەوەم بەرەوە کاک زوبێر عوسمان ینی یەکێتی پێش کۆنگرە ینی خەڵکی کوردستان گلێشی زۆریان لێ کرد وە دەیان ناڵان بەدەستەوەی کە یەکێتی لە بڕیارەکانی ڕاڕایە یەکلاکەرەوە نییە لەسەر مافی خەڵک زۆر جار بێدەنگە بوو لەسەر ژیانی خەڵک زۆر جار بێدەنگە بوو یەکێتی دوای کۆنگرە یەکێتی کە نوێ بۆتەوە ئێستا ئەتوانێت لە بڕیارە هەستیارەکاندا خاوەنی بڕیاری خۆی بێ پاشکوی هیچ لایەک نەبێت ئەگەر ئەتوانێت ینی خەڵکی کوردستان ئەمەیان بینیوە وەتوانیوێتی ژیانی خەڵکی کوردستان بەرێتە قۆناغێکی دیکەوە خەڵکی کوردستان گلەیەکەیان لە جێی خۆ بوو لەبەرەوەی چاوەڕوانی زۆریان لە یەکێتی نیشتیمانی هەیە و یەکێتی بەهی خۆیان نەزانن فعلەن یەکێتیش هەڵقوڵاوی ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە پێش کۆنگرێمە باسمان کرد دوورکەوتنەوەی جەنابی مام جەلال نەخۆشکەوتنی جەنابی مام جەلال وەفاتی جەنابی مام جەلال ئەوە کاری گەورەی هەبوو جگە لەو کاریگەریانە قەیرانی دارایی شەڕی داعش ئیدارەدانی یەکێتی لە ناوخۆمان کە بە شێوەیەک لەسەر شێوازی بەڕێوەبردننی یەکێتی بیر و ڕای جیاوازمان هەبوو هاوپەیمانی جیابووە تەنانەت ناوەندی بڕیار ڕاگەیاندرا کۆمەڵێک کێشەی تر وە پلانی تر چاڵ تەنانەت هەڵکەندنی کۆمەڵێک بەرتەوازەی و بیر هەڵکەندن بۆ یەکێتی نیشتیمانی لەلایەن وڵاتانی هەرێمی و لەلایەن بەشێک لە وڵاتانی بەشێک لە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانیش ئەمە ڕنگدانەوە کاریگەری گەورەی هەبوو لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام خۆشبەختانە کۆنگرە گیرە کە زانیمان هەموو لایەکمان هەر لە هەواڵ کا کۆسرەت و هەواڵانی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی چ ئەو هەواڵانە ئێستا لە ئەنجومەنی سەرکردایەتیدان زانیان کە یەکێتی بچووک بێتەوە خەتەرە لەسەر هەمومان وە خەتەرە لەسەر میلەتەکەشمان لەسەر وڵاتەکەشمان بۆیە بە هەستکردن بەو خەتەرە گەورەیە هەموو لایەکمان خۆمان کۆکردەوە کۆنگرەیەک گوێرە خۆشببختانە کۆنگرە سەرکەوتو بوو هەموو لایەکمان بە دوور ڕووی سوور لی هاتینە دەرەوە لە کۆنگرە وە کۆمەڵێک دەستکەوتی گەورە بەدەست هات و ئێستاش تەبایی و یەکریزی و سیاسەتی سربەخۆی یەکێتی ڕنگدانەوە و کاریگەری یەکجار گەورەی هەیە و توانراوە هەم بەشێکی زۆر لەو گلەیانەی پێشتر لە یەکێتی ئەکرا گلەیەکان نەمێنن و ئەو ڕەخنە و ئەو پێشنیارانەی هەبوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دیراسەیان بکات لەسەریان بڕوە جێبەجێیان بکات بۆی بتوانێت خۆی بگرێتەوە و بگاتەوە بە ئاستی یەکێتیەکەی جەنابی مام جەلال ئەوەی پێشتر هەموو لایەکمان هیوامان بۆی ئەخواست ئێستا یەکێتی لە قۆناغێکدایە کۆمەڵێک ئاستەنجی گەورە کۆمەڵێک وێزگەی ناخۆش هەوراز و نشێوی زۆر ناخۆشی تێپەڕاندووە هاتوینەتە سەر ئەوەی بتوانین هاوپەیمانی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان
کە درێژکراوەی ڕێکەوتنامەی دەباشانی نێوان مام و کاکنۆشێروان بووە و لەلایەکی تر ئەو هاوپەیمانیە ئەگەر بۆ هەرێمی کوردستانی زۆر گرنگ نەبێ بۆ بەغدا زۆر گرنگە بۆ ئەوەی ئەو پەرتەوازیەی لە هەڵبژارنەکانی پێشوو و لە کابینەکانی پێشووی حکوومەتی عێراق هەبوو کەم ببێتەوە بتوانین ئێمە یەکگرتووی خۆمان یەکڕیزی خۆمان و ئەوەی هەیە لە هەرێمی کوردستان بتوانین هەموو لایەکمان بەیەکەوە دیفاع لە مافەکانی میلەتەکەمان بکەین لە بەغدا چونکە ئەو جارە کورسیەکانی هەرێمی کوردستان کاندیدەکانمان کە یان نێرین بۆ بەغدا یەکلاکەرەوە ئەبن لەو پەرتەوازەیەی ناوماڵی شیعە و سوننەکان لە بەغدا ئێستا معادلەکانی باش گۆڕاون وەکو جاران نەماوە ئێمە ئەگەر سەروی 50 کورسی بۆ 6 کورسی بێنین بە کۆی هاوپەیمانێتێکە وەکو کۆی کورد وەکو هاوپەیمانیتەکە ئێمە چاوەڕوانی ئەوەکەین ڕێژەیەکی باشی کورسیەکانی کورد بەدەستبێنین بۆ ئەوەی بتوانین بەکاری بهێنینەوە لەوێ بۆ کورد و کوردستان نەک بۆ مەرامی سیاسی لایەنێکی سیاسی باشە لەسەر ئەو هاوپەیمانێتیە کاک زوبەرین جەناب ئاماژەت بۆدا ئەمە بۆ بەغدا گرنگە بەڵام ینی زۆرێک لە خەڵکی کوردستان ئەم هاوپەیمانێتی یەکێتی و گۆڕان ینی بە خاڵێکی وەرچەرخان دانێن بۆ زیاتر ئارامی و ئاسایش لە بەتایبەتی لە زۆنی سەوز کە ناوەبرێت چکە ینی کە تۆ وەکو حیزب بتەوێت ژیانی خەڵک باش پێی خۆشەر نییە هەر لە ڕووی دارایی و لە ڕووی موچە و لە ڕووی بودجەوە بێ ئەی لە ڕووی ئاسایش لە ڕووی دابینکردنی کەشێکی فراهەم لە ناو شارەکاندا ئەمە ینی گرنگ نییە بەلایەشێتەوە ئێوە وای ئەبین ئەم هاوپەیمانێتە تەنها بۆ بەغدا گرنگە یاخود بۆ ئارامکردنەوەی زۆنی سەوز و دواتر بۆ هەموو کوردستان بەگشتی کۆمەڵێک خاڵ هەیە ڕێکەوتن نامەکە کە گرینگە بووی یەکەمیشت ئەو ڕێکەوتنەی کە ئێستا کراوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە شێوەی هاوپەیمانیە درێژکراوەی ڕێکەوتن نامەکەی دەباشانە کە دەبواە ئێمەش و بزوتنەوەی گۆڕانیش وەسیەتەکانی جەنابی مام جەلال و کاکنۆشێروان جێبەجێ بکەین ئەوە خاڵێکی گرینگە خاڵی دووەمیان ڕێکەوتنێکە کراوە بۆ ئەوەی بتوانین دەسەڵات لە بەغدا بەدەست بێنینەوە لە پێناو گەلەکەمان و وڵاتەکەمان و ئەو هەموو کێشە هەڵپەسێراوانەی لەگەڵ بەغدا هەمانە خاڵێکی تریان ئارامکردنەوەی زۆنی سەوزە کە بنکەی معارەزەیە بەهۆی ئەو ئازادی و ئازادی ڕادەربڕین و ئەو دموکراسیەی کە یەکێتی فەراهەمی کردووە لە ناوچەکەی خۆی زۆرینەی تەلەڤیزیۆنەکان ڕۆژنامەکان بارەگای پارتە سیاسیەکان بە تایبەت معارەزە زۆرینەی لە ناوچەی زۆنی سەوزە کە من لەگەڵ زۆن نیم دەبێت کاڵ بکرێتەوە بەڵام واقعەکە تا ئێستا وایە و ڕنگدانەوەی خەڵک بە ژێڕانەوەی هێز بە هاوسەنگی هێزی وا ناوەبرێت خاڵێکی تریان ئەوەیە کە ئێمە ئەمانەوەی هاوسەنجی هێز دروستکەینەوە یعنی ئەو هاوسەنجە بجێڕینەوە بۆ هەرێمی کوردستان کە ئێستا بارەکە زۆر لار بووە و بەو شێوازە حکومڕانی ناکرێت کە ئێستا پارتی دموکراتی کوردستان لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان پیادەی ئەکات ئەمە بۆ داهاتوو دەبێت بگۆڕدرێت و دەسەڵاتەکان بە شێوەیەکی تر حکوومەت ئەوەی ئێمایەڵێن حکوومەتی ڕەشید حکوومەتی هاوڵاتی بوو حکوومەتی خەڵکی کوردستان و ئەو حکومڕانیە دروستەی کە ئەمانەوێ بنیاتی بنین بەو شێوازە بەڕێوەناشێت کە ئێستا هەیە لەلایەکتر ئەو ڕێکەوتنە هەر بۆ ئەوە نییە چەند خاڵێک کە باسمان کرد بەڵکو لە داهاتوو ئێمە بە یەکتیم ئەچینە ناو هەڵبژاردنەکان بە یەکتیم لە ڕووی ڕاگەیاندنەوە کارەکەین و فراکسیۆنەکانمان یەکەخەین بۆ ئەوەی بتوانین تەباییەک بپارێزین جگە لەوەی جەنابەت باسەکەی وەکو ئارامی ئۆقرەیی سەقامگیری زۆر جار لە 2009 کە بزوتنەوەی گۆڕان زۆرینەی لە ناویەچەتی چۆتە دەرەوە نائارامیەکەمان ئەگەیشتە لە یەکترکردن وای دێهاتبوو ئێستا بە پێچەوانەوە کەشێکی ئارام ئەتوانین بە هەردوو لامان بین کۆمەڵێک گۆڕانکاری لە خەڵکە گەندەڵەکەی ناو حکوومەتیش بکەین ئەوانیش لابەرین ئێمە هەر لەگەڵ بزوتنەوەی گۆڕان نییە لێگەیشتن لەگەڵ یەکگرتو لەگەڵ کۆمەڵ کراوە کە ئەمەش خاڵێکی وەرچەرخانە و لە مەودووە بۆ هەر چوار لایەنەکە کە هاوسەرۆکانی یەکێتی وەسەرکردایەتی یەکێتی توانیویەتی هێزی دووەم سێم چوارەم پێنجەم لە هەرێمی کوردستان کۆبکاتەوە زۆر باشە ئەمە یعنی یەکێکە لە دەستکەوتەکانی دوای کۆنگرا و کۆکردنەوەی ئەو هێزانەیە بۆ ئەوی بتوانین پارێزگاری لە خۆمان بکەین لە خەڵکی خۆمان بکەین لە خاچی کوردستان بکەین لە ئەو داهاتەی ژێرزەوی کە بە فیڕۆ ئەڕوا لێ نەگەڕین چیتر بە فیڕۆ بڕوە پارێزگاری لێ بکەین ئێستا سەرزەویشی هاتۆتە سەر بە زۆر بڕیار بڵێن
کە زەرەربار لە بەرژەوەندی میلەتەکەمان بە زۆرمان گوتووەنا بەردەوام ئەبین چی لە بەرژەوەندی میلەتەکەمان بی ئەوە جێبەجێ دەست خۆش کاک زبەریجان دێمە خزمەت جەناب بۆ هەندێک پرسی دیکە چونکە کاتەکە زۆر بە خێرایی ڕامێ ینی خات و ڕابیحەش هەنێ پرسیاری گرنگی لێ بکەم خات و ڕابیحە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا تا گەڕاوەتەوە بەغدا ینی قورسایەکەی جارانی دەیەوێت لە بەغدا ینی بەگەڕ بخاتەوە چونکە هەمومان دەزانین ینی چەقی ململانەکان بەغدای پایتەختە و ینی خاڵی یەکلاکەرۆش بۆ هەرێمی کوردستان بەڕاستی هەر بەغدایە یەکێتی ئێستا لە بەغدا ئەتوانێ ڕۆڵی چی بژێڕێت بۆ هەرێمی کوردستان و ئەتوانێ خۆی وەکو حیزب چۆن نیشاندا لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکە چکە لە بەغدا زۆرێک لە هاوکێشە سیاسیەکان کە گۆڕانکاری بەسەردا دێت ئەگەر حزوری لایەنەکانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی یەکێتیتیانە بێت پێ دوایە بەرژەوەندی خەڵکی کوردستان پارێزراوە بێت بەڵێ خۆی ڕاستە بەغدا زۆر گرنگە و یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بۆ چوونی ئەوە بووە کە ئێمە لە چوارچێوەی ئەم دەستورە دەتوانین لەگەڵ بەغدا کێشەکانمان چارەسەر بکەن چونکە مافی کورد لە بەغدایە لە ئەنقەرە و لە تەهران نییە بۆیە پێویستە ئێمە بە ئاراستەی بەغداوە کار بکەین و عمقی سیاسی خۆمان بەغدا بکەین عمقی سیاسی خۆمان لەبەر ئەوەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا دەستورێک هەیە وەکو گرێبەستێک لە نێوانماندا مافەکانمان لە چوارچێوەی ئەو گرێبەستە کە دەستورە پارێزراوە بەڵام ئەگەر لەگەر وڵاتی تکە وەکو پێشتر کە عەقدی هەندێک بازرگانی نەوت و سەروەت و سامانی ئەم کوردستانە کراوە چ بەڵگەیەکە یاخود چ گرێبەستێکەیە کە پارێزگاری لە مافی نەتەوەی کورد و لە گەلی کوردستان بکە بەگشتی بۆ ئەوی بتوانین دەستکەوتەکان بگەڕێنەوە بەڵام ئەمە ئێستا لەوانەیە زۆر جار لایەنە سیاسی عراقیەکان هەندێکیان پێشێلی دەستور دەکەن یا حکوومەتێک بەدوایەکەکان پێشێلی دەستور دەکەن بەڵام لە کۆتاییدا کە دەستور دووبارە دێتەوە سەر مێزی گفتوگۆ ئەوە دووبارە دەبێ هەردوو لە پێداچوونەوە لە هەڵوێستەکانی خۆیان بکەن لە سیاسەتی خۆیان بکەن و بە ئاراستە ڕاستەکە بڕۆن کە ئیشیان ئاراستەی دەستور و ئەو یاسایانەیە کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەردەکرێت و بە تایبەتی ئەوانەیە کە دەسەڵاتی حەسریە و دەسەڵاتی فیدرالیە بۆیە ئەمە پێویستە بچینەوە بەغدا بەهێزیشەوە وەلایەنە سیاسی عێراقیەکانیش ئێستا ڕاستە خۆیان پەرتەوازەیەکی وەکو هەواڵی بەڕێزم پێشتریش ئاماژەی پێکرد پەرتەوازەیەک لە نێوانیاندا هەیە کە یەکگرتوونین لایەنیشی عەلا خولی یەکەمی پەرلەمان 128 دەنگ بوونە ناو پەرلەمانە هەمویان بەیەکەوە دامود بەڵێیان نەخێر بەڵام ئێستاوانی بوونەتە بە 6 پارچەی جیاواز لایەنە سونیەکان پێشترێ جەبهەی تەوافق بوو کە 44 کورسیا بوو لە پەرلەمان بەیەکەوە دایانگوت بەڵێیان نەخێر کە بەڵام ئێستاوانین هەر کەسە بەپێی بەرژەوەندی دابەش بووە کەواتە لێرەدا ئێمە دەتوانین وەکو هاوسەنجیەک یاخود بتوانین ببینە تەرەفێکی بەهێز لە عێراقا بە تایبەتی ئەگەر کورد یەکگرتو بێ و ئەو شێز دەنگەی کورد لە بەغدا زۆر کاریگەر دەبێت لە داهاتوودا وەکو پێشتر نییە ئێمە ڕاستە لەوانەیە لەگەڵ هەندێک لایەنی کە بەرامبەر بە کوتلە شیعیەکان ئێمە دەماتوانی برێن ئێمە زۆر کەمینە لە ناو پەرلەمانی عێراقا بەڵام هێزی کورد هێزێکی سەرەکی لە هێزە پێکاتەکانی عێراقا بۆیە نابێت لەگەڵ کورد باسی زۆرینە و کەمینە بەڕاستی هێزە کوردیەکان یەکێتی ڕۆڵی چۆن بووە لە بەغدا خات و ڕابیحە ڕۆڵی یەکێتی کاریگەر بە بەڕاستی تا ئێستاش بە پێی بۆچوونی لایەنە عێراقیەکانیش کە ئەوەی زیاتر ڕۆڵی بینی بێ هەنگاوی نێبێت چ لە سەردەمی سەرۆکی نەتەوەی مام جەلال چ لە سەردەمی دوای کۆنگرا زیاتر یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بۆ نمونە ئەوەی ئێستا ڕوودەدا دەبینین لە ساڵی پارەوە لە گفتوگۆی بودجەدا زیاتر لە دەیان جار تیمی حکوومەت کە سەردانی بەغدای کردووە بە سەرۆکایەتی بەڕێزکووا تاڵبانی بووە کە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و جێگری سەرۆکی حکوومەتە لە کابینەکەی ئێستا کە نوێنەری یەکێتیە زیاتر گفتوگۆ لەگەڵ بەڕێزیان کراوە و توانیتی هەنگاوی زۆر باش بنێ کە لە کۆتاییدا توانرا یاسای بجە بە شێوەیەک دەرچی لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەڵام ئەمە دەبێنێتەوە بۆ جێبەجێکردن دووبارە کە بەڕێزیان سەردانی کردەوە دوای دەنگدانیش لەسەر یاسای بودجە دیسان بۆ لێکتێگەیشتن لەگەڵ لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی یاسایەکە بچێتە بواری جێبەجێکردن و هەنگاویش دناوە بۆ ئەوەی بە زووترین کات بچێتە بواری جێبەجێکردن کە ئەمەش دەستکەوتێکە لەسەر دەستی نوێنەری یەکێتی لە حکوومەتدا کراوە کە زیاتر لایەنە سیاسی
سیاسەکان خوێندنەوەیان بۆ ڕاو بۆ چوونەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە دەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە چوارچێوەی دەستور و لە چوارچێوەی عراقیی دیموکراسیدا هەنگاوەکانی ناوە لە پێناو بەرژەوەندی گەلانی عراقا و لە هەمان کاتیشدا دەیەوێ بەرژەوەندی گەلی کوردستان بپارێزێ و لە هەمان کاتیشدا لە کۆکردنەوەی لایەنە سیاسی کوردستانیەکان ئەمە ئاسانکاریەک دەبی بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنە عراقیەکانیش ئەوانیش ئەوەیان پێخۆشە کە کورد بەو شێوەیە بتوانن لەگەڵ یەک خیتابی کوردی گفتوگۆ بکەن یان لەگەڵ یەک بەرنامەی کوردی تەعامل بکەن لەوان باشترە لەوەی سەردانی چەند سەرکردەیەکی جیاواز بکەن بۆ ئەوەی ڕێی کورد بزانێت چیە لەسەر بەرنمەیەک چەند کورد بەهێزەوە بۆ یەک بەرنمەی بچێتە بەغدا ئەوە جێبەجێکردنی داواکانمان زیاتر ئاسانکاری دەبێت بۆ لایەنی بەرامبەریش بۆیە بەڕای من یەکێتی نیشتیمانی کوردستان و خوێندنەوەی لایەنە سیاسی عراقیەکانیش ڕۆڵی دیاریکراوی هەیە و بە هەندێک وەردەگیرێ حیساب بۆ ئەم ڕۆڵە کاریگەری یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت و ئەوان چاوەڕوانی ئەوەش دەکەن لە هەڵبژاردننی داهاتوودا یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێزێکی زیاترەوە و بە دەنگێکی زڵاتر و بەرزتر بتوانێت بداکۆچی لە مافەکانی گەلی کوردستان بکە بچێتەوە بەغدا بتوانین ئاسانتر لەگەڵ لایەنە عراقیەکان ڕێک بکەین بە پێکەنانی کابینەی داهاتوو. بەڵێ دەستخۆش کاگێ زوبێر یعنی بۆ نمونە خەڵک هەمیشە کە دەیەوێت بۆ نمونە هەرێمی کوردستان هەنگاو و قۆناغەکانی پێشکەوتن و دیموکراسی و ئازادی ببڕێت ینی بۆ نمونە داواکەن گەندەڵی نەبێنێت داواکەن شەفافی لە داهاتە هەبێت داواکەن چاکسازی بکرێت ئەی سەیرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ڕاستە لەبەری خەڵکە ئەم داوایانە ئاکات بەڵام پێدوانەیە ینی یەکێتی وەکو حیزب وەکو پێکهێنەرێکی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت خۆی بەشێک بێت لەو هەنگاوانە و خۆی دەست پێ بکات و خۆی فشار بکاتە سەر حکوومەت و ئەو بەشێکە خۆی تێدا بەشدارە بۆی ئەم قۆناغانە دەست پێ بکات. ئێمە هەنگاوی زۆر گەورەمان ناوە و خۆمان بەشێکین لە دەست پێشخەری لە ناو هێز و لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی چاکسازی بکرێ گەندەڵی نەمێنێ وە کۆی ئەو سێکتەرانەی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو کارنامەیە کە کاتی خۆی یەکێتی و پارتی لەسەری ڕێکەوتون بۆ کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە بواری جێبەجێکردن کە یەکێک لە خاڵە ئەساسیەکانی بابەتی لامەرکەزیەت بووە و پێشمان وایە بۆ ئایندەی حکومڕانی لە هەرێمی کوردستان دەسەڵات شۆڕکردنەوەی دەسەڵات خۆبەڕێوەبردننی ناوچەکان و هەموو ئەو ناوچانێک کە هەیە چ لە ڕووی یاساییەوە بابەتی لامەرکەزیەت بە یاسایی بکرێ چ لە ڕووی ئەو سێ دەسەڵاتەی کە ئێستا دەسەڵاتە کارجێڕیەکان دەسەڵاتی شارەوانیەکان و ئەوەی تر کە داوا لە وەزارەتەکان کراوە سەرجەم وەزارەتەکان دەسەڵاتەکانیان شۆڕ بکەنەوە چۆتە بواری جێبەجێکردن و ئێستا واقعەیەک دروست بۆ لە هەرێمی کوردستان هەر ناوچەی ئێوێ خۆی بەڕێوە بەرێت ئەمە تەنها بۆ زۆنی سەوز نییە بۆ هەموو هەرێمی کوردستانە و ئەوەی ئێستا هەمووی چڕ کراوەتەوە لە بازنەیەکی بڕیاردان کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە و لە ناویشیدا سەرۆکی ئەنجومەنی وەزیران ناتوانرێت بۆ هەموو ناوچەکان وەکو یەک بە یەکسانی دادپەروەریەکە جێبەجێ بکرێت لەبەرەوە دواوە لەو داوای وەکو یەکێتی نەخێر بە پێچەوانەوە پارتی دموکراتی کوردستان وەلایەنە پێکهێنەرەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان هاتوونەتە ژێر ئەو ئیرادەی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە دەبێت لامەرکەزیەت جێبەجێ بکرێت ئەگەر لامەرکەزیەت جێبەجێ نەکرێت فەراغێکی گەورە ئێستا بۆ شار و شارۆچکەکان و ئەو نایەکسانیی هەیە لە نێوان شارەکان گەورەتر ئەبێ و ئاکام و ئەنجامەکەی لێکەوتەی خراپ بەدەستەوە ئەدا بۆیە ئەوانی شاتوونەتە ئەو باوەڕێی کە پێویستە لامەرکەزیەت جێبەجێ بکرێ و ئێستا بوادرەکانی دەرکەوتونەهی لامەرکەزیەت و چێتە بواری جێبەجێکردن ئەوێش وەکو ڕێکەوتن لەگەڵ بەغدا مژدەیەکی تری گەورەیە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆەوەی بتوانین خزمەتی زیاتری خەڵک و خزمەتی شار و شارۆچکەکانی کوردستان بکرێ و زیاتر خزمەتگوزاری پێشکەش بەو ناوچانە بکرێت کە ناوچەی شۆڕش و خەبات و قوربانیدان بوون ئێستا ئەگەر بچی سەیری جادەی ناوچەکان بکەیت جادەی بالیسان بنمونە وەرگرە کە ناوچەی ئەنفال چیمیاباران قوربانیدان شەهید بەخشینە ناڵێم بەس ئەوێ ناوچەکانی تری زۆرمان هەیە بەڵام ئەو جادەیە بنمونە وەربگری تا لە مانتیقەی شکارتە ئەچیتە مانتیقەی خەلیفان بڕواتە بێ کە ڕێگای 40 دقەیە بە 2 ساعت ئەیبڕیت بەهۆی ئەو خراپی ڕێگاوبان بە دەیان جادەی ترمان هەیە بە دەیان ئاو ئاوەڕۆ و کارەبا و زێراب و خزمەتگوزاریمان هەیە کە پێشکەش خەڵک نەکراوە کە ئەمە شتی سەرەتاییە ناکرێت خەڵک شتی سەرەتایی پێنەگات ئەمە بابەتی لامەرکەزیەت
کۆمەڵێک شتیتر هەیە سەبارەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە هەنگاومان بۆی ناوە. ئەوانە چی؟ خاڵی یەکەمیان ئێمە پێمان وایە ئەگەر یەکێتی بەهێز بێ کوردستان بەهێزە. بەهێزی یەکێتی بریتە لە سەقامگیری، ئۆقرەیی، ئاشتەوایی، دادپەروەری کۆمەڵایەتی، فرسەتی هەلیکار، خزمەت گوزاری و ئازادی ڕادەربڕین بەهێزکردنی پایەی دموکراسی. یعنی ئێمە پێمان وایە دەبێ لە قۆناغی یەکەمیان کە خۆمان کۆکردوێتەوە زیاتر خۆمان بڵاو بکەین بۆ ئەوەی لەگەڵ لایەنە هاوپەیمانەکانمان لەگەڵ ئەو لایەنانەی لە یەکگەیشتنمان هەیە بتوانین ئەو پایانە جێبەجێ بکەین کە ئێستا باسمان کرد. بە تایبەتی لەسەر مەسلەی ئازادی پێتان وایە وەکو یەکێتی فشارەکانتان کاریگەری هەبوو لەوەی کە بە تایبەتی لەسەر مەسلەی زیندان و سزادراوانی بادینە هەنگاوی باشمان بڕیوە بەشێک لە دۆسیەکان بە یاسایی کراوە بە ناحەقی هەموو لایەکمان ئەزانین و پێویستە یاسا سەروەر بێت و یاسا ڕۆڵی خۆی ببێنێ نەک لە ژێرفشاری تاکلایەنێک حیزبێکی دەسەڵاتدار یاسا شتێک بکە کە نایاسایی بێ کە ئەڵەی یاسا جەنابی مام جەلال کاتی خۆی ئەگەر هەموو شتێکیش ئاسایی بووایە لە لای کۆمەڵێک پرەنسیپ هەبوو کە نابووایە دەستی بۆ بەری یەک لە خاڵەکانی بابەتی یاسا بوو بابەتی خوێندن بوو ئەمانە نابووایە کەس دەستیان بۆ بەرێ چونکە بابەتی عیلم زانست خوێندن یاسا دەستی بۆ بکەوێتە ژێر چێفی حیزبی و بە ئیجتیهادات بەڕێوە بچێت ئاکام و ئەنجامی یەکجار ماڵکاولکەر و گەورە و خراپی لەکە زۆر باشە لەسەر ئێمە هەنگاومان بۆ ئەوانە ناوە کە جەناب باسیەکەی بەردەوامە بین خۆمان کۆکەینەوە لەگەڵ لایەنە سیاسەکانی تر لە قۆناغی یەکەم بە گفتوگۆ لەگەڵ هەموو لایەنە سیاسی لە ژیانی خەڵکانی یعنی باس لەوە کراوە کە چۆن بتوانین ئەو بەڕێوەبەرە گشتی و جێگر وەزیر و ئەو کابینەیە کە ئێستا هەیە و مۆزەفەکانی دەوڵەت پۆستی سیاسیان وەرگرتووە پۆستی ئیداری و سیاسی کەسێک زۆر ما بێتەوە کەم و کوڕی هەبێ گەندەڵ بێ ئەوانش لابێری ینی چوونەتە سەر وردەکاریەکان هەتا دەسەڵاتمان هەبێت لە خۆمانەوە دەست پێەکەین لەگەڵ هاوپەیمانەکانمان دەست پێەکەین لەگەڵ ئەو لایەنانەی لێ گەیشتنمان هەیە دەست پێەکەین دواتر لایەنەکانی تریش ناچارە بن چاو لێ یەکێتی بکەن چاکسازی بکەن و بتوانین هەمومان بەیەکەوە حکومڕانیەکی دروست و ڕەشید جێبەجێ کاک زوبەرەمە یەک پرسیاریکە کۆمە سەبارەت بە ینی مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان و دەستێوەردانەکان و بەڕاستی ئەوەی کە ئێستا زۆر مەترسیە ینی شەڕی براکوژی نێوان لایەنەکانی هەرێمی کوردستان و هەندێک لایەنی دیکەی دەرەوەی هەرێمی کوردستان پارچەکانی دیکە یەکێتی ڕۆڵی لەمەیە تا ئێستا چۆن بووە ئەگەر تا ئێستا دیار نییە بە ئاشکرا یان لە پشتی پەردەوە یەکێتی چی کردووە چی پێکراوە بەڕاستی بۆمە ئێمە ڕۆڵەکانمان زۆر ڕوون و ئاشکرایە ئێمە پشتیوانی خەباتی ڕەوای گەلەکەمانەکەین لە هەر چار پارچەی کوردستان بەهی خۆمان و هەر سێ پارچەکەی ترەوە بە ئاشتیانە نابینە بەشێک لەو لە دەسوەردان لە پارتە سیاسیەکان نابین بە بەشێک بۆ چاندنی تۆی فتنە و دووبەرەچی و دژایەتی و شەڕی براکوژی ئێمە شەڕی براکوژی لە پەرلەمان بە هەموو شێوەیەک تحریم و تەجریم کراوە قەدەغە کراوە و لە سەردەمی جەنابی مام جەلال کە بۆ ئێمە ماوەتەوە بە هەموو شێوەیەک دژایەتی شەڕی براکوژی کردووە و تەجروبەی زۆرمان لەگەڵ شەڕی براکوژی و خۆکوژی و خۆخۆری هەیە باجی زۆر گەورەمان داوە زیانی زۆر گەورەمان کردووە ماڵکاولکاری زۆر گەورەی بە دوای خۆیەوە هێناوە لەبەر ئەوە نامانەوێ جارێکی تر ببێتەوە نەرید بچینەوە سەر ئەو بارودۆخە شەڕی براکوژی چ لە ناو خۆی هەرێمی کوردستان چ هەرێمی کوردستان و پەکەکە یان هەر لایەنێکی تری هێزەکانی تری پارچەکانی کوردستان دووبارە ببێتەوە ئێمە ڕۆڵی ئاشتەواییمان جێڕاوە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان لەسەر مستەوای هاوسەرۆک و وەفدی باڵامان قسەکراوە لەگەڵ پەکەکە قسەکراوە لەگەڵ تورکیا قسەکراوە لەگەڵ وڵاتانی تری دنیای دەرەوە بە تایبەتی وڵاتە زلهێزەکان لەسەر مستەوای هاوسەرۆک و پەیوەندیەکانمان قسەکراوە وڵاتان هاتوونەتە سەرخات بۆ ئەوەی تەشەنە نەکات ئەو بارودۆخە کە ئێستا شەڕێکی سارد و جارجارە گەرم ئەبێت لە چەند ناوچەیەک فڕۆکە دێت بە ئامانجی
سیارە و چەند بنکەیەک ئەگرێت و خەڵک شەهید دەبێت ئەمە هەمووی زیانە بۆ گەلەکەمان لەبەرەوە وەکو یەکێتی ئێمە لەگەڵ شەڕنین دژی شەڕین ئەوەی بۆمان بکرێ بۆ ئاشتەوایی درێخی ناکەین بەرنامەمان هەیە وەکو لایەنە پەیوەندیدارەکانی ئۆرگانەکانی یەکێتی مەکتەبی پەیوەندیەکان بێ یان هەوسەرۆکان بی و لەسەر مستەوای سەرکردایەتی بەرەوە بۆی ئەوەی کەمێنێتەوە بێن بە خاتو ڕابێ هەبوو بورە تواقسەکان شبێ ڕۆمکاگە زوبێ یەکێتی لەگەڵ وڵاتانی هەرێمی وڵاتانی زلهێز و ئەمریکا بە تایبەتی ینی ئەوانی کە وڵاتان لە هەولێر کۆنسڵ و ینی نوێنەریان هەیە پەیوەندی چۆنە بەڵام بە کورتی وەڵام بێت و سپاس دەکەم بۆ بچمۆلای ئێمە پێشتریش پەیوەندیەکی ئاساییمان هەبوو بەڵام لە دوای کۆنگرا یەک لە خاڵە ئەساسیەکان پێداچوونەوەمان بۆ بە پەیوەندیەکان چ متمانەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانمان بۆ یەکێتی جێراوەتەوە چ متمانەی کۆمەڵانی خەڵکی کوردستانمان بۆ یەکێتی جێراوەتەوە چ پەیوەندیەکی دروست و سازشمان نەکردووە لەسەر خەڵکی کوردستان و لەسەر خاچی کوردستان بەڵام پەیوەندیەکی دروستمان دروست کردووە لەگەڵ هەموو باڵوێزخانەکان و هەموو وڵاتانی دەرەوە ئەو پەیوەندیانە هی سەردەمی جەنابی مام جەلالە پاشەکشێمان کردبوو ئێستا بەرەو پێش چوینەتەوە بنیاتمان ناوەتەوە ڕێگەیەکێتی دانرە لای ئەوەنەوە بە دڵنیاییەوە ئێستا یەکێتی ئەبینرێت وەفدەکانیان بە بەردەوامی دێن بۆ لای هاوسەرۆکانی یەکێتی مەکتەبی پەیوەندیەکان ئەمڕۆ لە کۆبوونەوەکە لە سەردەمی هاوسەرۆک باسکرا زیاتر لە 200 کۆبوونەوەی لەو ماوەیە کردووە لەگەڵ باڵوێزخانەکان لەگەڵ پارتە سیاسیەکان ئەو پەیوەندیانە چ لەسەر مستەوای مەکتەبی پەیوەندیەکان ببیان لەسەر مستەوای هاوسەرۆکان ببێ کاریگەری گەورەی بە دوای خۆیەوە هێناوە و پەیوەندیەکان بەرەو پێشچوونی باشی بخۆی سپاسەکەم بەڵێ خات و ڕابی حەیانی ئێمە لە داهاتووە چاوەڕی چی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین لە بەغداوە لە دوای هەڵبژاردن بە دیاریکراوی یعنی یەشێتی لە کێوە نزیکە لە بەغدا لە چ لایەنێکی سیاسی سونە و شیعە بە دەرلەوەی لە لایەنە کوردیەکانەوە ئەمە وەکو دوا پرسیاری بۆ بەڕێز بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێ لە داهاتوودا بێتەوە واجهەی هێزە کوردیەکان لە بەغدا بەڕاستی بۆ کۆتایی هێنان بە گرفتانەیە کە لە چەند ساڵی ڕابردوو تەراکم بە لە نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە قۆناغی یەکەم قۆناغی دووەم بۆ هەوڵدان بۆ جێبەجێکردنی مادە و بڕگەکانی دەستور کە تا ئێستا ماوە زۆربەی جێبەجێ نەکراوە ئەمە هەر دەبێتە ئەرچی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە هاوپەیمانەکانی و هەروەها کێشەی ناوچە جێناکۆکەکان کە ئێستا زیاتر کراوەتە مۆڵگەی تیرۆریستانی داعش بە تایبەتی ئەم ناوچانە لەوانەیە هەندێک دەستی دەرەچیش و هەندێک دەستی ناوەچیشی تێدا بێ کە زیاتر داعش لەم ناوچانە ڕۆڵ دەبینێ و لە چالاکیەکانی بەردەوام بە دژی هێزەکانی پێشمەرگە و هێزی ئیتیحادی و هەروەها بۆ سەر خەڵکی بێدەسەڵاتی مەدەنی ئەو ناوچانە ئەمانە دەبێ هەموو کاری لەسەر بکرێ ئەرچی لە پێشنی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە چوارچێوەی دەستور و مافەڕەواکانی ئەو ناوچانە و هەروەها هەرێمی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغی ئێستادا زووە کە بڕیار لەوە بدا لە چ لایەنێک نزیکە یاخود لە چ لایەنێک دوورە هەوڵەکانی هەوڵە دیبلۆماسی و سیاسیەکانی لەگەڵ هەموو لایەنە سیاسی عێراقەکان بەگەردێخا بۆ ئەوەی هیچ لایەنێک پەراوێز نەخرێ لە لای خات و ڕابی حەیەک پرسیارم بیرچوو بۆ جەنابەت ئەمەش ینی مافی خەڵکی ناوچە کێشە لە سەرەکان و جێناوەکان نەفەوتی ینی یەکێتی لەو پێناوەیە چی ئەکا بۆ خۆشگوزەرانکردنی ژیانی ئەو خەڵکە بەڵام ئەگە بە کورتی ژۆڵامی ئەم بێتەوە زۆر سپاس دەکەم چکە کاتی بەرنامەکە بڕۆ کۆتاچی بەڵێ خۆی یەک لەو بڕکانەی کە ئەمەژەم پێکرد وەکو ئەرچی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە بەرەوەی دەبینین لە ئەو ناوچانەی کە کێشەی لەسرە زۆرینەی ئەو ناوچانەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان تیایدا زۆرینەی دەنگ دەهێنێ و زۆرترین نوێنەری هەیە لەو ناوچانە بەتایبەتی کەرکوچی قودسی کوردستان کە دەبینین لە هەموو انتخاباتەکان یەکێتی دەنجی یەکەمی لەو ناوچانە بەرامبەر بە هێزە کوردیەکان و بەرامبەر بە عەرەبەکان و تورکمانیش بەدەستێناوە بۆیە بە ئەرچی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە لە داهاتوودا زیاتر هەنگاو بنێو لەگەڵ لایەنە عێراقیەکانیش بتوانین لە بەرنامەی انتخابی و بەرنامەی حکومی داهاتوودا جێ بکاتەوە بەتایبەتی جێڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ ئەو ناوچانە و هەروەها جێڕانەوەی دەسەڵاتی کوردی بۆ ئەو ناوچانە و هەروەها بۆ کۆتایی هاتن بە جموجۆڵی تیرۆریستانی داعش لە ناوچانە بۆ خۆشبەختانە لە ماوەی ڕابردوودا کە لێک تێگەیشتێک لە نێوان هێزی پێشمەرگە و هێزی عراقیدا ئیمزا کراوە بۆ ئەوی بتوانن هێزێکی هاوبەش پێک بێنن ئەو فەراقی کە لە نێوان
هێزی پێشمەرگە و هێزی عراقیدا هەبووە بڕکەنەوە بۆ ئەوەی هێزە تیرۆریستەکانی داعش نتوانن ناوچانەدا داگیر بکەن جم و جۆڵەکانیان لەوێ پەرە پێ بدەن. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە ضرورێکی ئەم قۆناغە دادەندرێ بۆ هەم بۆ کوردستانیش و هەم بۆ لایەنە عراقیەکانیش، چونکە ئەم حیزبە لە سەرەتای دروست بوونیەوە کە دروشمی دیموکراسی و ئاشتی و ئازادی هەڵبژاردەوە کردیتە بە دروشمی سەرەکی حیزبەکە دەبینین وە بە تایبەتی بە کرداریش ئەمەی جێبەجێ کردووە کە پارێزگاری لە دیموکراسیەت و لە ئازادی ڕادەربڕین کردووە. بۆیە لە نەک هەر لە کوردستان لایەنە عراقیەکانیش شەقامی عراقیش دڵخۆشە بە یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕوانی زۆر زیاتری لێ دەکا. پێشووکە ئاماژەتان بەوە کرد کە خەڵک گلەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکا، بەڵێ بۆیە گلەی لە یەکێتی دەکات چکە چاوەڕوانی هەمیشە زیاتر لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات لە ئاست ئەم قوربانی کە بەخشیەتی لە پێناو دیموکراسی و ئازادی و ئاشتی و مافی چارێ خۆنووسین. بۆیە خەڵکی کوردستان و زیاتر گلەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاوی حەمەد لەپساوی مەڵبەندی بەغدایەکی ببوورە کە قسەکانیشە پێ بڕم چکە کاتی بەرنامەکەمان تەواو بوو. زۆر سوپاس دەکەم کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بووی. هەر سوپاس بۆ کاک زوبێر عوسمان ئەندامی سەرکردایەتی شێتی کە لە ستۆدیۆی پانۆراما لە سێمای لەگەڵمان. سوپاس دەکەم کاک زوبێر. بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقێ شەوی پانۆراماتان پێشکەش کرا. خواتان لەگەڵ.